ئەنجومەنی کۆمیساران بە زۆرینەی دەنگ بڕیاریدا وەڵامی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و سەرۆکی پەرلەمانی کوردستان بداتەوە بۆ شێوەی خوارەوە. بەڕێز سەرۆکایەتی هەرێمی کوردستان بابەت وەڵام ئاماژە بە فەرمانی هەرێمی ژمارە 106 لە 8/6/2017 سەبارەت بە ئەنجامدانی پرۆسەی ڕاپرسی کۆمیسیۆن ئامادەکاری کردووە بۆ ئەنجامدانی ڕاپرسی لە 25/9/2017. هەروەها هیواخوازە کە پەرلەمانی کوردستان ئاسایی بکرێتەوە بۆ پاڵپشتی ڕێکارە یاساییەکانی پرۆسەکە بۆ بەڕێوەچوونی ڕاپرسی لە کاتی خۆیدا لەگەڵ ڕێزدا. دووەم، بەڕێز سەرۆکایەتی هەرێمی کوردستان بابەت وەڵام ئاماژە بە فەرمانی هەرێمی ژمارە 128 لە 12/7/2017 سەبارەت بە ئەنجامدانی پرۆسەی هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم و خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان کۆمیسیۆن ئامادەکاری کردووە بۆ ئەنجامدانی ئەو دوو پرۆسەیە لە 1/11/2017 لەگەڵ ڕێزدا. سێم، بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان بابەت وەڵام ئاماژە بە نووسراوتان ژمارە 30 لە 29/5/2017 سەبارەت بە ئەنجامدانی پرۆسەی ڕاپرسی کۆمیسیۆن ئامادەکاری کردووە بۆ ئەنجامدانی ڕاپرسی لە 25/9/2017. هەروەها هیواخوازە کە پەرلەمانی کوردستان ئاسایی بکرێتەوە بۆ پاڵپشتی ڕێکارە یاساییەکانی پرۆسەکە بۆ بەڕێوەچوونی ڕاپرسی لە کاتی خۆیدا. هەروەها ئامادەکاری کردووە بۆ ئەنجامدانی پرۆسەی هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم و خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لە 1/11/2017. ئەندامانی ئەنجومەن ئازادن کە چۆن ڕێی خۆیان دەدەن یا ڕێی خۆیان نادەن. بەشێک دیارە وازحە کە بە زۆرینە مەکتوب بە زۆرینەی دەنگی ئەندامانی ئەنجومەن پەسەند کراوە کەواتە ئاساییە کە بەشێک لە ئەندامانی ئەنجومەن لەگەڵ ئەو بڕیارەدانی بن ئاساییە. من خۆم تەحەفوزمە بۆ لەسەر 25 مانگ بەڵام لەگەڵ هەڵبژاردندا بووم ئاساییە. لە ماوەی ڕابردوودا سەرجەم نوێنەری لایەنە سیاسیەکانمان بینی لە هەرێمی کوردستاندا و ئەوان تاو ئامادەن بۆ پرۆسەیە و ئێمە ئەنجومەنی کۆمیساران جارێک کە تەکی دەکەمەوە کە ئێمە تاکو 25/9 لەگەڵ تاوابوونی پرۆسی ڕاپرسی سەرجەم ڕێکارەکانی تایبەت بە هەڵبژاردن ئامادە کراوە بۆی کە زمانی تاو هەبێ بۆ لایەنە سیاسیەکان کە لەلایەنی ئێمە وەکو کۆمیسیۆنی هەڵبژاردن تاوی ئامادەکاری 100% دەکرێت. ئیتر دواتر بەدەل لە دەسەڵاتی ئێمە بڕیاری کە دەدرێت ئێمە مەسئول نین، ئێمە ئامادەکاری دەکەین.